هیوادارن حکومەتی داهاتوو حکومەتێک بێت کە زیاتر ومێدی گەنجان بەرەو پێش بەرێتن، زیاتر ئیشی گەنجان بکات، زیاتر کار بۆ گەنجان بکات بۆ ئەوەی گەنج بتوانێت داهاتووی خۆی لەم وڵاتەیە ببینێت. پێویستە حکومەت لەمە دوو هەنگاوی زۆر جدی پێ دەبەر بۆ خزمەتکردنی هاوڵاتیان، چ لە ڕووی تەندروستی، چ لە ڕووی پەروەردە. وڵاتەکەمان خۆ خەڵکی پسپۆری تایە، بەڕاستی خەڵکی پسپۆری تایە، بەڵام ئەگەر نەشکرێ ئەتوان ڕاوێژکار لەو دەدەری وڵات بهێندێ، پسپۆری باش بهێندێ. پێویستە حکومەت گۆڕانکاری لە وەزارەتەکان بکات و گرنگی بە گەنجامدا بۆ ئەوەی کە بتوان ئەو توانایی خۆیان هەیەە بیخەنە کار. هەموو گەنجێکیش توانای کارکردنی هەیە ئەگەر حکومەت گرنگیان پێ بدات. دام لە حکومەتیەوە هەڵی کار بۆ گەنجەکان بدۆستەوە و چەکی بۆ مۆڵەتەوەش لە هەنێک کەس دوور بخاتەوە.